بس خوش باوان جماعة ألم شاري سليماني خومان شاعري شي هر مزنو قورها بوا حتما ناويتان بستوه زوربتان ملا محمي كري ملا عثماني بالخي كبمحوي حضرتي محمد صالي 1906 شو تبارقاي خداو استا قبري برلنوري هل ريا خانقاي بناي كوي بل لم شعريا فرمي لنا كسكاريا خاكم بسر الروي بابا عمرم خدا تو بمجينا تال برقابي كسي دمرم بضايع شو لما لا يعني يا وقت مهمو يعني دبي وقتي لبو الوقت بخوازم تيا بمرم أجل دورم ددا حاضر بوادي دور تسليمة مني غفلت زده يشتا خريكي مسألة دورم خيالي بوشي دنيا ودماغ ودلمي بيشاوة قيامت هر مقر روجي قيامت بيتو فكرم لبي كوتوم ونفسم وهوا دشني وكومندال لبر بيري سرم خوي ناقري تو تازه بيدقرم چیه سوچ و گناهی بو چی دهی کی تجزا خانه لقبر هلکن هتا روجی جزا دعوا چیه قبرم سبيني يحشر المرء براقل فرسة أمره تبرابا لمن باكز نبي حشري لقل حشرم لمن نازان ميت النفسي بدخوشي دبي محوي كبدكار وبد رفتار وبد أفكار وبد تورم مقر بر موجي بحري رحمة مخاوس في ستاري وقرنا زحمة بابو نوم ناممكن سترم دم خوش هزار رحمة للنبي هزار علي كورينا مع اسماعيل أزاني أمشو كوتاي بحقاتك ينيت خوي لك يدير باستيريسي وين هو ديارنية يت شو زاني كحقاتك أمشو تاورنية إيه كاتي خوي ديونا شو بمنيوت أو فيرا كأجاك أوي تواوبي إنت الخوي بيسر شونك تواوا سايجان تواوا حقاتك أي بارتان بيت شو كجرابو ومال وشي باران زورك دلوبتان يبيلتشني بو واو كاك السعود سلام عليكم وعليكم السلام أزاني كاك السعود كل سبارة بدلوبة شيوتوا ها؟ نهخ مبكو مقارقات شبشة وتوتي أي تحملي دلوبة بكايتت دانش تو سريخو دانش بخير بمام ابي قزالي توقعتك الى سردانا ناندو نانواو بوش بوالات هو ما اسماعيل نصر غازراي بش كوتو لاقي لغز جيراوا كشي جماعات فرق بيانو اكامي حقاتك لي اي افرين سعجان اي افرين راسك هو من كوتوم كهاتن ادلي خوما وتم اسماعيل دوست هي خمخور هي خمكو اواتون دردسو كان مسري ايوه نباسك هو قاسي لقيت جيرا بقر يقطع قتي فيه ساعة من البريها ما بوتشيبو ها بوتواني جيم قلتوا لا بيبرين هزار يكبس يكبس يعني كمان كبر بوكوتي شلون كوتي شي تكر شي دياو إذا شلوني كيف قتي ديا كنوا ما اسماعيل أول رؤيا ناكوبل بلا ما اسماعيل تسري خو أو كاتي كسبان دجرا مرخي لتيش خوش كتبو سيدي تي دكرت هو هزار يكمان خراب بيشي
شاوی شاب عوضا تازه برنیشی اسمیوکا چه مختار من بودی لو كيف بابين وسر وثقة كمان بولا نيبرين ها حقایەتەکەی خۆمان ئەوە بوو بەهرام پاشای باشی گوڵڕوخانم هەڵتا وەزیر و گزیر و پیاماقوڕان و هەمووی کۆ کردەوە کۆی کردەوە و ڕووی تێکردن و وتی باشە با بە ڕێنمایی پیرەژن پەیامنێرمان بچێتەوە شوێنەی کە شارۆخی لێو پێی بڵێن شارۆخ گەر کچەکان نێریتەوە و دەست لەو کارانە هەڵەگری باش ئەژینە هەرچی سوپامە کۆ یەکەمەوە خۆم پێشیانەکەم و یەمە سەرت و خۆت و کۆشکی هەپڕوم بە عەبرو نەکەم پەیامنێری باران پاشاوەمان پێڵێت لەشکرکێشیە کاتە سەرمان و ها گەورم ئەوە چییە؟ بۆ پەژاری دایگرتووی؟ جۆت لێ نەبوو باران پاشا چ پەیامێکی بۆ ناردبووین؟ زۆر ئاسانە تۆش پەیامی بۆ بنێرە و باچی لە دەستێت رێخی نەکا کۆتر عەزیزەکە منی شتێکم لەبەر دەستانیە چۆن نەتوانم بەرەنگاری بمەوە پێم وتی ترست نەبێ و دوودڵ مەبە تۆش پەیامی خۆتی بۆ بنێرە تۆ حەقت نەبێ لەسەر من باشە ئەوە منیش پەیامی خۆمی ئاڕاستە ئاکەم چییە بێت با ببێت ئەوەڵێ دیارە زۆر بێبنەتە من فەرمانە داومە و پەشیمان نابمەوە باش هەرچی فەرمانی شانم بۆ گەل بۆ ڕابگێ خەڵکی شار خەڵکی شار فەرمانە فەرمان فەرمانی شاهانەیە هەر کەسێ دەنکەجۆیەکی ماڵی پاشای خواردبێ یا هەر کەسێ دەستی جەک بگرێ یان بتوانێ قۆچەقانەیەک بهاوێ فریاکەون فریاکەون نەما فریاکەون نەما دانیشە بێ قەزابی ئەمە فەرمانی شاهانەیان هاواری حەڵوا فرۆشتن چی دانەوە ئەوە لە حەکایەتەکە بووە بەهار
ئەو هەر لەشکرە و کۆی بێتەوە وەکو خۆڵ بێسەر و سەرحەد بێ ژمارە کۆبۆتەوە لەشکر لە هەموو لایەکەوە ئابووقە و گەماڕۆی کۆشی شارۆخیان داوە مێرولەی مێرولا ئاسایی ناتوانێت دەرباز بێ چەندراوە لە هەموو لایەکەوە ئەوە لەو کاتەشە شارۆخ و گوڕوخ چوونەتە سەر کۆشک و لەوێ واڕوارن سەریان سۆرماوە ئەم لەشکرە بێسەر و سامانە ئەم هەمووە چییە ئەم هەموو چەکە زۆرە لەلایەشی کەشەوە ئیتر ئەوە ئێوارە داهاتوو بەرەو شەوەڕوا لەو کاتە ئەو باران پاشا لەناو لەشکرەکە قیت بۆتەوە و ئەنەڕێنێ عادی بچۆ بۆ شارۆخە سەرەڕێ بڵێ بەیانی لەگەڵ گزنگی هەتاوە قۆری خۆی بەسێ و بێ بۆ ئێرە بخێ بەسەر سنی ئەسپەکەمە گەروە بکە لێی خۆشە بن ژینایی کەمە پەنگی زەمانە پاشا من چی بکەم ئەو بۆ لەشکرە گەورەیە و منیش یەک جەنگاوەرم لەگەڵ نییە ها شارۆخ بۆ وا دڵتەنگیت چۆن دڵتەنگ نەبوو ئەم کارە ساتا بینم چۆن دڵتەنگ نەبوو هیچ خەمت نەبێ بەیانی لەگەڵ گزنگی هەتاوە شیر و تیر بە لە خۆت و سوار بە و بچۆرە مەیدان ڕمبازی بکە و داوای مەیداندار بکە کوڕی لە شوورەیە شوورەیە وا دەسەپاتە دانیشتون بەبەر چاوی خۆتانەوانێ لەشکرێکی وازە بەلاح بەگشت مەردێکە ئاچێت کورە غیرەت کورە نامەردتان نەکەن فریاکە غیرەتان بێت منە ڕۆم ئەگەر سەری شەمانە بە قوربانی غیرەتە دانیشە تۆ دانیشە جەماعەت ئەڵێن تۆ بڵێ کۆتر شتێکی بۆ نەکە من لەو باوەڕە هەرچی زیندەوەر و باڵندە و حیواناتی دوڕندەی ئەو ناوەیە هەمووی فریای دەکەون و ڕزگاری دەکەن ساوەلە ئەی تۆڵێکی جاران یانوت کۆتری باڵنەخشی نیشانەی ئاسوودەییە یعنی سەرەکەوێ بەچی سەعەگیان بەچی سەرەکەوێ تۆ جامی ئاوم بەرێ دەروون گراوی ئاگری گرتووە هەرکەنی وە شەو بەو دیواشکایەوە کۆتری باڵنەخشین خۆی گەیانە باخچەکە و ئەوەنەی پێنەچوو شاخە گاوێشێکی هێنا و بەرزی کردەوە و ئاوازێکی پیا خوێن هەر لەگەڵ ئاوازەکەی وت چی کرد و جالەوەر و قالۆنچە و گولە و دامایە هەمووی هینی ئەو ئاقارە کۆبوویەوە و یەکیان کرد سبحان الله سبحان الله ئەمە ئێم شەو تا بەیانی پێش هەتاوکەوتن بچنە ناو لەشکرەی باران پاشا و شیر و تیر و قایش و قڕوشیان هەمووی بخۆن و دای بڕزێنن باشە چیان بەچی کرد بە دڵی تۆ کاری خۆیان کرد و پاشان گەڕانەوە لای کۆترە باڵنەخشینەکە ئەی پاشان پاشان کە بەیانی گزینیە چیان بینی لەشکری بێشمار کە سامی دێباری چی بینی بەهرام پاشا چی بینی نەجگا نەچەک نەچی بەخانە نەهیچیە لە شوێنی خۆی ماوە قایش و قڕوش نەماوە هیچیان نەماوە کرد و دەعبا و جانەوەر هەمووی خواردووە هەمووی لە کار خستووە ئەوە گۆڕەپانی جەنگە و کێشێرە لە مەیدانە شارۆخە بە سواری ئەسپەکەیەوە و شمشێری هەڵکێشاوە مەردی مەیدانە کەس ناوێرە لە چاوی بڕوانێ ئاگری لێ ئەبارێ بۆتە کێوێک و سەری گەیشتۆتە کەشکەلانی فەلەک تۆ چێ و ئاگری لێ بێتەوە کەس ناوێری خۆی لە قەریە کەس ناوێری بچێتە مەیدان من شارۆخی کوڕی باڕۆس پاشام ئادەی با بزانم چ چاو لە ترسێک چ قارەمانێک دەتوانێت چاو بخاتە چاومەوە ئادەی باران پاشا
خواست پاکت لەو دەما دەستێکیان کەوتە ئەمنا دەستێکیان کەوتە ئەمنا چار نەما بەهرام پاشا بە زمان پاڕانەوە لاڵانەوە تکای کردی شارۆخشا من کردم تۆنێکی دەستم دامێنێ چی دێواکەم گوڵڕۆ حەڵاڵێ بێ ئەوە تەخت و تاچی تۆیە بە قوربانی کوڕبم بە قوربانی کۆترەکەش بە باشە کۆترەکان بەجێهێشت تۆ بڵێ قسەی کۆترەکە بێتە دی و کە ئیشان پێی نەمایتر بەرەڵایکەن کۆترە باڵ نەخشینە ئەو کۆترە کاتی خۆی کچی شای پەریان بوو جادو و تەلیسمی لێکرا بوو پاش ئەوەی کارەکەی خۆی ئەنجامدا لە شەقەی باڵیا و فری 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 تا گەیشتە گۆبەزەی ئاسمان ئەو دەمە نیگاری پەلکە زێڕینێکی هێندە گەورەی نەخشان هێندەی ئاسمان گەورە و فراوان وردە 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 پەلکە زێڕینە بوو بە ڕوخساری پەریەکەی جاران و ئیتر بارانێک نمە 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 باری و لە چاون بوو منی شاتمەوە هیچیان نابێ چەپێک و چەپێ نێرگز مەرگتان نەبینم هەرگیزا و هەرگیز اسماعیل یاخوا هەمیشە لە ناومانەبی یاخوا یاخوا مام اسماعیل دەمە خۆش بێ کوڕە گەنجەکان بابیکەی بە ئەمڕۆ خۆشیە خۆشی دەی بە قوربانتان بم دەی لە خۆشی ئەنجامی ئەو حکاتەی مام اسماعیل دەی بەزمێ سازکەن دەی بە قوربانتان بم Thank you.